ئەم دیدارە هەموو داواکاریەکان و داخوازەکانی خەڵکی کوردستانی تیابوو، نەک تەنها داواکاری لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان. بۆیە چواردە لیژنە پێکهاتبوو کە ئەم لیژنانە لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە بە تێر و تەسەلی داخوازەکانی خەڵکی کوردستان، ڕۆیای خەڵکی کوردستان بۆ داهات و چونکە خۆتان زانن یەکێتی حیزبێکی جەماوەریە هەمیشە چاوی لەوەیە کە خەڵک چاوی لەوەیە کە یەکێتی هەنگاوی باش بنێ ئەوە وەزعی خەڵک بەرەو باشیە ڕاوە لە ئەوە ئەم دیداری یەکێتی وا کات کە لە داهاتوە ئیشاڵا بە جێبەجێکردنی ئەو بڕگانی کە لە لیژنەکانە و ئەو راپۆرتانی کە لە لیژنەکانە کۆکرێتەوە ئەمڕۆ کە دوا ڕۆژی بڵێن دیدارەکەیە هەموو راپۆرتەکان پێشکەش بە ڕێز کاکوبا تاڵەبانی یەکرێت کە جەنابیشیان لە ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسیە مناقەشەیەکەن و ئەبێتە ڕوئای یەکێتی و ڕوئای خەڵکی کوردستان کە لە مێژووی یەکێتیە ئەم دیدارە یەکێکە لە هەرە ئەستێرە پرسنگدارەکان یەکێتی نیشتمانی کوردستان. دیارە ئێمە لە وەکو لیژنەی خوێندنی باڵا کۆمەڵێ ڕوئای یەکێتی هەبووە لە ناو خوێندنی باڵا لە ناو پەروەردەیە کە خۆتان نەزانن یەکێکە لە هەرە سێکتەرە گرنگەکانی ناو کۆمەلگا. بۆیە گەورەترین راپۆرت کە ئێمە کۆمان کردوێتەوە ڕێی هەموو کەسێک تەنانەت ئەو کەسانێکی کە یەکێتی نین بەڵام خاوەنی پسپۆڕی و شارەزایی بووە جێی ڕائەکانیان جێ کراوەتەوە لەنا ئەو راپۆرتەی خوێندنی باڵادا لە هەموو بارەکانە لەسەر خزمەتگوزاری پێشکەشکردن بە مامۆستا، لەسەر چاکردنی کەرتی خوێندن لە ڕەوزەوە هەتا خوێندنی باڵا لە هەموو بارەکانە مناقەشەی تێر و تەسەل کراوە ڕۆژانە